گومان تایبەت بە قەیرانی ئاو کارەبامێ لە عێراق زیاتر قسە بکەم لە کاتێکدا کە عێراق وڵاتێکە لەسەر نەوت ئەژی و لە کوردەواری ئاڵین باسیەوەکەین زۆر جار وەکو پندێکی پێشینان ئەڵێ ماڵم پڕە لە جاترا بەڵام لە ژانەسکا وەختە بمرم. خەڵکی عێراقیش لە وڵاتێکە ژین پڕە لە وزەی جۆرا و جۆر ئەربە نەوت و هەموو وزەکانی دیکە وەکو غاز و هەر بابەتی کانزایی دیکە بەڵام خەڵکەکەی هەمیشە گرفتارە بە دەستی نەبوونی ئاو کارەبا. جا هاوڵاتیان لە نەبوونی خزمەتگوزاری نیگەرانن. گفتوگوی زیاتر لەگەڵ عەلی ئەلحەبیب شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە دەکەم تایبەت بەم پرسە. ئەم کاتتان باش بەڕێز عەلی، سوپاس کە گوێبیستی ئێمەیت ئەگەر گوێبیستی ئێمەیت و دەنگم بە جەنابەت دەگات و سوپاس کە میوانداری کوردستان 24 قبول کردووە. پێش هەموو شتێک با بزانین ئەو بوو جەزە بەلاحانەی کە دابین کراوە و تەرخان کراوە بۆ کارەبا بۆ خەڵکی عێراق دەبێت بناڵێنن لە بێکارەبایی و شەو تا بەیانی نەخەون بۆ ئەوەی کە لە کاتێکە کە کارەبا هەیە بتوانن ئاو پڕکەن یاخود لە سەرمای زستان خۆیان بپارێزن بۆ ئامێرە گەرم کەروانەکە هەیە. جمعە و هەینیتان پیرۆز بێت. ئەوەی کە پێویستە بە دۆخی ئاو و کارەباوە بابەتێکە کە 20 ساڵە بەردەوامە لە عێراق، 20 ساڵە ئەم کێشەیە هەیە تاوەکو ئێستاش ئیدارەدانێکی ڕاستەقینەمان نەبووە بۆ ئاو کارەبا سەرباری ئەوەی ملیاران دۆلاریان تێدا خەرج کراوە تاوەکو ئێستا ژێرخانی ئاو کارەبا زۆر خراپن. کێشەکە ڕاستەخۆ پەیوەستە بە نەبوونی عەقڵیەتێکی باش بۆ ئیدارەدانی بابەتی ئاو کارەبا. ئێستا عێراق بە شێوەیەکی سەرەکی پشت بە غازی ئێرانی دەبەسێت بۆ دابەشکردنی بەسەر هاوڵاتیاندا. ئێمە پشت بە غازی ئێرانی دەبەستین بە شێوەیەکی سەرەکی. ئەمەش بابەتێکە کە وا بکات ئێران حکوم بەسەر ئێمەدا بکات. وای کردووە کە ئێران کەی بێت غازەکە بەربدات کەی بێت غازەکە بگرێتەوە. ئێستا کێشەکە کەوتۆتە نێوان ئێران و ئەمریکاوە کە کێشە دەکەوێتە نێوان ئێران و ئەمریکاوە فشارەکە دەکەوێتە سەر عێراق چونکە عێراق بە غازی ئێرانی کار دەکات. ئەوەی کە پێویستە بە بابەتەکانی ناوخۆوە بێگومان کۆمەڵێکی زۆر دۆسەی گەندەڵیمان هەیە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا بە تایبەتی لە کەرتی ئاو و کارەبا پارێکی زۆر تەرخان کراوە بۆ کارەبا بەڵام تاوەکو ئێستا هیچ بەرهەمێکی نەبووە. پارێکی زۆر بۆ کەرتی ئاو ڕۆیشتووە بەڵام تاوەکو ئێستا کاریگەری نەبووە. دەستەی نەزاهەش نەیتوانیوە بە دوواداچوون بۆ ئەو پارانە بکات لەم دوو کەرتەدا خەرج کراون. قوربانی سەرەکی خراپی ئیدارەدان هەر خاوڵاتیە. باشە، بۆچی حکوومەت ناتوانێت بە دوواچوون بۆ ئەم دۆسیانە بکات؟ بۆ نمونە لە ڕێی دەستەی دەستپاکیەوە بە دوواچوون بکەن بزانن خەلەل لەکوێ کێشەکە لەکوێیە. بەڵێ گومانی تێدانیە کە سەرچاوەی سەرەکی گەندەڵیە. گەندەڵێکی گەورەمان هەیە جاجی گەندەڵی ئیداری بێت یاخود گەندەڵی سیاسی و گەندەڵی ئابووری بێت. ئێمە خاوەنی پرۆسەیەکی سیاسین کە گرنگی زۆر بە ژێرخانەکان نەداوە، گرنگی بەگەلی عێراق نەداوە. ئێستا وڵاتەکەمان لە سەروبەندی ئەو وڵاتانەدایە کە نغڕۆ بووە لە گەندەڵی ئیداریدا. بەداخەوە وڵاتەکەمان گەیشتووەتە ئاستێک کە ئیدارەدانێکی خراپی هەیە، گەندەڵی هەموو شوێنێکی گرتووەتەوە. بەرپرسان پێگەکانی خۆیان بۆ خزمەتی خۆیان بەکاردێنن، بەرپرسان پێگەکانی خۆیان بۆ خزمەتکردن بە کەس و کاریان بەکاردێنن. بەڕاستی لە وەزیرەوە بۆ بەرپرسەکانی دیکە تێوە گلاون لە گەندەڵی. پێشتریش چەندین ئەمر و فرمانی گرتن بۆ بەرپرسان و وەزیرەکان دەرکراون پەیوەست بە گەندەڵیەکانیان لە بەڕێوەبردننی وڵاتدا، پەیوەست بە گەندەڵیەکانیان لە ئیدارەدانی مەلەفە جیاوازەکاندا. حکوومەت نەیتوانیوە ئەم کێشەیە چارەسەر بکات چونکە گەندەڵی یەخەی گرتووە، گەندەڵی تا بینەقاقای چووە. ئێمە لە ماوەکانی ڕابردوودا بینیوان خەڵک چۆن بێزاری خۆیان دەربڕی لە 2019 لا خۆپشاندانەکانی تشرین کە چۆن هاتنە سەر جادەکان و بە توندی دژی ئەو سیستەمە سیاسیە ڕاپەڕینیان ئەکرد، داوای خزمەتگوزاریان کرد، داوای مافیان کرد
داوای ئیداردانێکی باشیان کرد، داوای لێوەشاویان کرد لە پۆستە حکومیەکاندا. بەڵێ سوودانی دروشمی دژە گەندەڵی بەرز کردووەتەوە، بەڵام بەداخەوە ڕۆژ لە دوای ڕۆژ ئیدارەدانی گەندەڵی زیاتر دەبێت، ڕۆژ لە دوای ڕۆژ دامەزراوی زیاتر دەکەونە ناو گێژاوی گەندەڵیەوە. باشە بەڕێز عەلی کاتە ئەوەی کە ئێستا شانەی قەیرانەکانی عێراق ئەنجامیەدات لە وەرگرتنی سکاڵاکان لە هاوڵاتیان بۆی بزانن لە ڕووی خزمەتگوزاریەوە چ جۆرە قەیرانێکیان هەیە، واضحەکە لە ڕووی ئاو کارەباوە قەیرانێکی زۆر هەیە، بەڵام ئەمانە بەس وەرگرتنی سکاڵان هیچ بۆ هاوڵاتیان نەکرێت. پێت وایە کە ئەم کێشەیە چارەسەر بکرێت؟ چارەسەرکردنی ئەم کێشەیە چۆنە بێت؟ بەڵێ ئەگەر باسی چارەسەر بکەین پێویستە ئێمە بە توندی ڕوبەڕووی گەندەڵی بینەوە، چونکە گەندەڵی جۆرا و جۆر هەیە. پێویستە ئێمە لەلایەکی دیکەوە سەرچاوی وزەکانمان فرەچەشن بکەین. ناکرێت ئێمە تەنها پشت بە غازی ئێرانی بەسین بۆ دابینکردنی کارەبا، لەلایەکی دیکەشەوە غازێکی زۆری خۆمان بە هەوادا دەچێت و دەسووتێت. ئێمە غاز بەردەوام لە ئێران دەکڕین، لەلایەکی دیکەوە دەتوانین سەرچاوی غاز لە وڵاتانی کەندا و بکەین، دەتوانین پەیوەندی لەگەڵ وڵاتانی کەندا و دروست بکەین. تەنانەت دەتوانین لە کێڵگەکانی غازی خۆمان لە باشوور و کێڵگەنەوتیەکان غازی تێدایە وەبەرهێنانی تێدا بکەین و سەرچاوە وزەکانمان فرەچەشن بکەین. ئەم گەندەڵی ئێستا هەیە، گەندەڵیەک نییە ئێستا ڕوویدا بێت، بەڵکو گەندەڵیەکە پلەبەندی هەیە، گەندەڵیەکە بەردەوام لە 20 ساڵی ڕابردوودا زیادی کردووە. پێویستە حکوومەتی عێراق بەجددی کار بکات بۆ دۆزینەوەی بەدیل و جێگرەوەیەک بۆ غازی ئێرانی. پێویستە عێراق کار لەسەر سەرچاوەکانی غاز بکات و فرەچەشتیان بکات. ئێمە پێویستمان بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی هەیە، پێویستمان بە سیستەمێکی زۆر تون هەیە بۆ بنبەرکردنی گەندەڵی. لەلایەکی دیکەیشەوە پێویستە ئێمە گرنگی تەواو بە ژێرخانەکانمان بدەین، نەک تەنها قسە بێت، نەک تەنها دروشم بێت. بەڵێ سەرەڕای ئیمزاکردنی چەندین گرێبەست لەگەڵ وڵاتان و کۆمپانیا جیهانیەکان، بەڵام شارەزایانی بواری وزە بە تایبەتی کارەبا ئەڵێن کە عێراق لە 140 هەموو ساڵێک کورتێنانی وزەی کارەبای هەیە بۆ هاوڵاتیان. کاتە ئەم گرێبەستانە و ئەم ئیمزاکردنانە بۆ کوێ دەچن؟ بەڵێ بەداخێکی زۆرەوە بەشێک لە ڕێکەوتنەکان ناتوانیوە هیچ کاریگەریەک لەسەر عێراق دابنێن. بۆ نمونە عێراق لەگەڵ سیمنزی ئەڵمانیا بۆ وزە ڕێکەوتنی کردووە، کۆمەڵێکی دیکە ڕێکەوتنی کردووە. حکوومەت بەردەوام جەخلەوە دەکاتەوە کە لەسەر ئاستی باڵا ڕێکەوتنیان کردووە، بەڵام چی دەبین لەسەر ئەرزواقع؟ هیچ نابینی. ئەوەی کراوە تەنها مەرەکەبی سەر کاغەز بووە و هیچ گۆڕانکاریەک لە دۆخی عێراقدا ڕووی نەداوە. لەلایەکی دیکەشەوە پێم وایە کەسانێک هەن نایڵن ئەو ڕێکەوتنانە جێبەجێ بکرد، کەسانێک هەن لە پشتی ئەوەن کە دۆخەکەوەکو خۆی بهێڵنەوە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ئێمە سەرنجی بخەینە سەر. ئێمە پێویستمان بە کۆدەنگی سیاسیە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان. قوربانیەکەیش بەردەوام خەڵک بووە. ئێمە لە ماوەکانی ڕابردوودا بینیوانە کە لە ئیدارەدانیشە کێشە لەگەڵ هەرێمی کوردستان دروست بووە، کێشە ئیداری لە نێوان هەولێر و بەغدا دروست بە، کێشەیە کە 20 ساڵە بەردەوامە. ئەمانە هەر هەموو کێشەی گەورن کە کاریگەریان لەسەر دۆخی عێراق کردووە. گەلی عێراق تێر بووە لە گەندەڵی و کێشەی ئیداری. پێویستە ئێمە بە دوواداچوونی ورد بکەین، کۆدەنگێکی نیشتیمانی دروست بکەین بۆ چارەسەرکردنی کێشەکانمان. پێویستە ئێمە لەسەر بنەمای بەرژەوەندی حیزبەکان چیتر مامەڵە نەکەین، لەسەر بنەمای هاوڵاتی بوون مامەڵەیەک لەگەڵ یەکتر بکەین، چونکە هاوڵاتیەکان ژیانیان قورسە، ژیانیان پڕە لە نەهامەتی، بەرپرسەکانیش خۆشەژین. بەڵێ ئێمە سپاس دەکەین عەلی ئەلحەبیب، ژڕۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵمان بووین.